پێدانی پارە بە مۆڵک هێندە ئاسان نییە تۆ بە ئاسانی لە دەستی بیت. کارتی خانوبەرە زۆر پێشکەوتووە و هیچ سەردەمێ هێندەی ئێستا و هێندەی ئەم قۆناغا کار ئاسانی بۆ هاوڵاتیان نەکراوە لە کڕینی یەکەیەکی نیشەجێ بوون. کۆمەڵە کەسێک کە لە ئاستێکی خوارد هێڵی مامناوەندیەوە ناتوان ببن بە خاوەنەیەکی نیشەجێ بوو. ئێوارتان باش بینەروی سەر خۆشەویستەکان خۆشحاڵم لاڵقەیەکی نوێ لە ئێواری سلێمانی لەگەڵ ئێوە ئەزیز و خۆشەویستم بۆ بابەتێکی تر گفتوگۆم لەگەڵ میوانێکی کەی بەڕێزکە لە ستودیۆی ئێواری سلێمانی دەبینم. هیوادارم کە لەم چاوپێکەوتنە هەندێک شت باس بکەین کە بۆ ئێوە هەم جێ سەرنج بێت هەم سوودی هەبێت لە مامەڵەکانی ڕۆژانەتاندا تایبەت بابەتی خانوبەرە و مامەڵەکردن لەگەڵ نووسینگەکانی کڕین و فرۆشتن ئەمانە یەکێکن لەو شتانەی کە هەموو کەس لە ژیان ڕۆژانەی سوودی لێ دەبینێ یاخود پێویستی پێ دەبێت ڕۆژێک دێت لە ڕۆژانە گەر کەسێک جگەلەوەی کە بۆ خودی خۆی پێویستی بە مڵکێک بە زەویەک دەبێت کە کڕین و فرۆشتنێکی پێ بکات لە هەمان کاتدا خەڵکانێکی زۆرمان هەیە دەتوانن وەکو سەرچاوێکی دارایی و کارکردن سوودی لێ ببینن. گفتوگۆکردنم لەم پرۆگرامە و لەسەر ڕندێک لە بابەتەکان کە دەکرێت هەمە چەشن هەمەلایەن سوودی لێ ببینرێت لەگەڵ زۆر بەڕێز میوانەکەم کاگەردەڵام عوسمان بەڕێزیان کە جێگیری سەرۆکی کۆمەڵەی نێوەنگیری ڕاوێژکاری خانوبەرن و هەم خاوەنی عقاراتن و ئەمڕۆ دەربارەی زەویزار و خانوبەرە و کارنامەی کۆمەڵەکە و هەندێک پرسیارمان دەبێت و چاوەڕێوەش دەکەین هەندێک تەکنیکمان پێ بڵێت چۆن نابتوانین سوود ببینی ماوەڵە بکەین لەگەڵ خاوەن عقاراتەکانە. زۆر بەخێر بێ خۆشحاڵم لێرە دەتان بینم. بەناوی خوای گەورە زۆر سوپاس کاکداری بۆم دیداری وەڕێستان هیوادارین بتوانین سوودێک بگەین بە بینەرانمان لە خزمەتان نابین خۆشحاڵە بین بتوانین وەڵامی پرسیارەکانتان بینەوە. زۆر سوپاسان دەکەم. هەموو دەزانین کە باسی عقارات و باسی ئەو مامەڵەکردنە ئەکرێت تۆزە کە هاوەک شتێکی قورس و وەکو شتێکی زۆر گەورە سەر دەکرێت ڕەنگە بەشێکی ئەو لایەنە بێ بە قورسی و گرانی بەدەستهێنانی ئەو داهاتە بێت تا کەسێک بتوانێت لە ژیاندا یاخود یەک جار دوو جار بتوانە مڵکێک بکڕێت لەسەر ئاستێکی ئاسایی سادە دەڵێم نەک وەکو بازرگانی و یا کەسانێکی دیکەی لانی داراییەکی باشتریان هەیە. اینجا بۆیە ئەمڕۆ پێشەوەی لەگەڵ مەبەستمە ئەو پرسیارانە بکەم کە چۆن خەڵکی وڵاتی بتوانن تاوتوی بابەتەکانیان بکەن مامەڵەکانیان بکەن. پێش هەموو کۆمەڵی نێوەنگیری دەمێ بزانم چییە و ئامانجی چی بوو کە ئەم کۆمەڵەیە دانرا. بەخۆش حاڵیەوە ئێمە کاتێک پلانمان هەبوو دەستمان کرد بەکاری عقاراتێکێک لە ئامانجەکانمانەوە بوو کەرتی خانوبەرە پێش بخەین. لەسەر ئەم ڕیتمەمان پلانماندانە وەک هەستیارترین کەرتە لە دنیاە و وڵاتی ئێمەش بەڕاستی پێویستی بەوە هەبوو کەرتی خانوبەرە ڕێ بخرێتەوە بۆی بیرمان لەوە کردەوە کۆمەڵەیەکدا بمەزرێنین بۆ ئەوەی هەموو ئەوانەی لە مەجای خانوبەرە کار ئەکەن وەکو ڕاوێژکار وەکو نێوەنگیر کوام بکەینەوە بۆی بڕیار درا کۆمەڵی نێوەنگیری و ڕاوێژکاری خانوبەرە دامەزرا ببین بە چەترێکی یاسایی بۆ ئەوەی سەرجەم ئەو کەسانی کەوتم لەو مەجالا هەن لێرە بە شێوەیەکی یاسایی کۆ بکرێتەوە ببین بە هاوکاریان و بتوانین ببین بە پردێکی پەیوەندی لە نێوانیانە و ئەم کەرتە بەزیاتر بەرەو پێش بڕین چونکە کەرتی خانوبەرە کارتێکی زۆر هەستیارە پەیوەندی بە پێشخستنی وڵاتەوە هەیە و خەڵکێکی زۆریش لەم مەجالا ئیشەکان و بەداخەوە تا ئێستا هیچ کۆمەڵەیەک و هیچ ڕێکخراوێک نەبوو کە ئەم کە خەڵکە لە خۆی کۆبکاتەوە بۆ ئێمە بیرمان لەوە کردەوە خۆشحاڵانە ئێستا لە هەولێر لە سلێمانی لە دووهۆک لقی هەیە کۆمەڵەکەمان و بەردەوامی لە کارکردن و تازین وەکو کارکردن بەڵام هەنگاوی باشمان ناوە ئینشاڵڵا لە داهاتووە خزمەتی زیاتر بەم کەرتە ئەکەین. بەڵێ کێن ئەوانەی لەم کۆمەڵەیە دەتوان ببن بە ئەندام یاخود کاری تێدایە دەکەن سنوورێکی دیاریکراوە هەیە؟ هەر کەسێک کە مۆڵەتی پیشەیی هەبێت لە مەجای خانوبەرەیە ئەتوانێت ببێت بە ئەندام و هەر کارمەندێک کە لە عقاراتێکە کار ئەکات بە پشتگیری خاوەنی عقاراتەکە ئەوتوان بێ بە ئەندام بە شێوەیەکی یاسایی و لا ئێمە فۆرمی ئەندامەتی بۆ کرێت و مۆڵەتی پیشەیە درێ بە خاوەن عقاراتەکان و پێناسی ئەندامەتی بۆ کارمەندەکان ئەکرێت. بەڵێ ئەو خزمە گوزاریانە چین کەم کۆمەڵی پێشکەش بە نووسینگەکانی دەکاوە ئەو ئەندامانەی خۆشی هەنی ئەگەر دوو شتی جیاوازیش بێ وەڵامی پرسیارەکەم بەس بزانم کۆمەڵەکە چی پێشکەش دەکات؟ خۆی کۆمەڵەکە هەنگاوی یەکەمان ئەمە کۆمەڵەیەکی پیشەی قازانجنەویستی بەڵێ بەبێ هیچ بەرژەوندێکی کار ئەەکەین و دواتر ئێمە ئەمانەوێت سەررجەم ئەو کەسانی لە مەجالەکە هاوین کۆیکەینەوە بۆ بتوانین ڕێخستنەوە بۆ کەرتی بازار بکەین کەرتی خانوبەرە ڕێک بخەینەوە و دواتر ئەوانەی کە لە مەجالەکان وەکو هەستارترین کرد بەڕاستی خاوەنی ماف و ئیمتیازاتی خۆیان بن بەداخەوە لە هەموو چین و توێژێک کۆمەڵەیەک یا سندیکا یا ڕێکخراوەکەی
بەداخەوە لای ئێمە ئەم کۆمەڵێ نەبوو ئێمە هەنگاویەکەمانەوەی هەموو کەسێک کۆکەینەوە لە مەجاالە ئەوەی ئێوە بە پیشەیی بە نێوەنگیرێکی بێلان لە مەجارەکە ببێ بە ئەندامی کۆمەڵەکەمان ئەو دواتر ئەمە هەنگاومان ئەوەیە وەکو پرۆژه یاسا تەقدیمەکرێت بۆ ئەوی بکرێت بە سندیکا ئەو کەسانی کە بۆ منە تەمەنێکی زۆر لە مەجاران مافی خانەنشین بوونیان هەبێت بیمەی تەندروستیان هەبێت سوودمەند بن لە پێشینەکان وەکو خاوەن پیشێک چونکە بەداخەوە ئێستاکە ئێمە کە لێرە بین بە خاوەنی ئەقارات یا کۆمپانیا ئەقارات یا نووسنگەیەک هیچ مافێکمان نییە تەنها ئێمە عمولێک وەرەگرین بەڵام ئەبێت ئێمە ڕایانانی پیشەیمان پێ بکرێت پشگیری حکمیمان هەبێت دواتر کەسێک ئەچێتە تەمەنەوە بەڕاستی لە مەجالە تۆ تا 20 ساڵ تا 25 ساڵ وزەیەکە تیا بتوانین لە مەجالا کار بکەیت ئەبێت تەمینێکەوە بیمەیەکە تەبێ بۆ ژیان مەرجش نییە هەمویان ببنە خاوەن کۆمپانیا و کەسێکی داراییەکی سەر بەخۆی ئەوتۆ زۆرێکیان وە کارمەندێک تەمەنەکە سرف دەکەن کە لەم شوێنە زۆر زیاتر گرنگە زۆر ڕاستە هەموو کۆمپانیاک و هەموو مەجالێک کارمەندەکانی پێویستە بیمەیان هەبێت ئەوانەی لە مەجالەش ئیشەکان پێویستە بەڕاستی ئەندامێکی حەقیقی بن نابیان تۆمار بکرێ و دواتر وەکو ساڵانی خزمەت بۆیان حساب بکرێت و شەرت نییە بم بە خاوەنی ئەقارات کارمەندێکە بۆ ماوەی چەند ساڵ ئەقارەتەکە خزمەتەکە لە مەجارەکە پێویستەکات لە داهاتووە خاوەنی موچێک بن بەڵێ سەرکەوتوو بن کارەکەتان هیوای ئەوە دەخوازم زۆر بەباشی و بە پێپلانی خۆتان کە بۆتان داڕشتووە هەنگاوەکانی بەباشی بڕوات کاگەر دەڵان دەبێت پرسیاریەوە بکەم کۆمەڵێکی زۆر لە ئێسەدا نووسنگەی کڕین و فرۆشتن هەیە و عقاراتەکان بەگشتی و هەروەها دەبینین لە ئەکتوان نەک بڵێن چەند ساڵی ڕابردوو دەکرێت بڵین لەم 1-2 ساڵەدا کۆمەڵێک گەنجی زۆر باشمان بینی لە ڕێگەی سۆشیال میدیا بە تایبەت هاتنە ئەم بوارە ئەوجا ئەم ڕێژە زۆرە لە بوونی نووسنگەکان ئەم ڕێژە زۆرە لە بوونی ئیتر ئەگەر ناویان بنین نوێنەری یاخود شێوەی ئەم نووسنگانە ئایا شتێکی ئاساییە لە هەموو شارێکدا بەم جۆرەیە هەموو کەسێک مافی خۆیەتی ببێ بە خاوەنی نووسنگە یا کۆمپانیا ئەقارات بەڵام ئەبێ حسابی ڕێژەی دانیشتوان و حسابی ژمارەی هاوڵاتیان و گەورە و بچووکی سنووری شارەکان بکرێت جێگەی خۆشحاڵیە لەم 1-2 ساڵە هاوکو بەڕێز داماژەت پێ کەرتی خانوبەرە پێشژونێکی زۆر باشی بەخۆی بینی بەڵام لەگەڵ هەموو زیادبوونەکە گرفتی زیاتر بێ و خەڵکی متمانی کەم ئەبێتەوە و کێشەکان زۆر ئەبێت بۆی ئامانجی ئێمەشە کۆمەڵەکە ئەوە بوو بتوانین ئەم خەڵکە زۆرەی هاتوۆتە مەجالەکەەوە بەبێ ئەزمون ئێمە بتوانین کۆیان بکەینەوە بۆ ئەوەی هاوڵاتیان دڵنیا بن لەو مافەکانی خۆیان و ببین بە پردێکی پەیوەندی لە نێوان هاوڵاتیان و ئەقاراتەکان و ئەو کەسانیش کانە مەجالەکە بە شێوازێکی یاسایی بێن بەداخەوە تا ئێستا ئێمە کاتی ئەبین بە خاوەنی مۆڵەتی پیشەیی هیچ ڕێنمایەکمان نادرێت تەنها کۆمەڵە لایەن هەیە تۆ چیت موافقەت وەرەگرێت و مۆڵەتێک دەدرێت و دەسەکەی بەم پیشەیە بەبێ ئەوەی هیچ ڕایانانێکت پێ بکرێت بۆ هیچ زانێک بدرێتە لەسەر بازاری خانوبەرە بۆیە بەرەوپێشبوونی باشی بەخۆی بینی و بەڵام ئەشکال و گرفتی زۆریشی تا دروستە بێت بۆی پێویستەکات سنووردارکردنێکە بێت و ئەم بەربڵاوێت بۆ شێوازە ویستم منیش ئەوە بڵێم بێژگە لە پێدانی ڕێنمایی کارکردن گرنگە چوارچێوەیەکی کارکردنیش دیاری بکرێت چونکە هەر کەسێک مۆڵەتی پێدەدرێت ئەگەر چوارچێوەیەکی بۆ کارکردت بۆ دیاری نەکرێت بەڕاستی هەموو دەزانین هەر شتێک لە سنوور و چوارچێوەیەکی دیاریکراون نەبێت دەڕوا و ڕەنگە بە ئاراستەیەکی ڕێک و ڕاستیش نەڕوات جا ئێمە هەدەف ئامانجەکەمان ئەو بەڕاستی ببین بە پردێکی پەیوەندی لە نێوان هاوڵاتیان و ئەقارەتەکانە هاوکاری دەستگا فەرمەکانی حکومت بین بۆ ئەوەی ئەو گرفتانە هەیە بە چاودێری و بە ئاگاییەوە لەگەڵ یا هەڵسو کەوت بکرێت چونکە لەگەڵ فراوانبوونا گرفتەکان زۆرە بن هاوڵاتیەک فەرمانبەرێک تەمەنێکی ئەوێت تا مەبلەغێک پارەکۆوە کاتەوە ببێ بە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون ئایا خانوو بێ یا زەوی بێ یا شوقە بێت بۆ ئەوەی بزانە چۆن مامەڵەکەیەکە و بزانە لەگەڵ چیان مامەڵەکە ئەکات بۆی مامەڵێکی دروستی بۆ ئەنجام بدرێت بۆیە ئەم بەربڵاویە لە سوۆسیال میدیا بە تایبەتی دروست بۆ کۆمەڵە کەس ببێ ئەزمونای خۆیان ناوە ڕاوێژکار کار لەسەر ئەوە ئەکەن بازار بێ متمانی دروست بێ و خەڵکێکی زەرمەند بۆ ئێمە نامانێ ئەم زەرمەندیە دروست بێ و کاتێک ئێمە ئەم کۆمەڵەمان داناوە هاوڵاتێک سیستەمێکی لە ئەکرێ ئێمە توانین پشگیری بکەین و کاتێک نووسنگەیەک یا کارمەندێکی ئەقارات سیستەمی لە ئەکرێ ئێمە توانین پشگیری بکەین بەڵام بەمەرجەوەی لای ئێمە ئەندام بن لا ئێمە ناویان تۆمارکراوە بێت ئێمە ئەمانە ئەم کارتە ڕێک بکەینەوە بەڕاستی چونکە پێشخستنی هەر وڵاتێک پەیوەندە بە
پێشخستنی کەرتی خانوبەرەوە تۆ ساڵانی پێشوو لە شارەکانە ببینایە کۆمەڵە باڵەخانە و پرۆژە نەبوو ئێستا خۆشحاڵانە کۆمەڵە پرۆژەی جوان هەیە کۆمەڵە باڵەخانە و بینای زۆر جوان دروست کراوە هەموو وڵاتانیش بە مەرحەلا ڕۆشتون بۆ پێشخستنی کەرتی خانوبەرە بۆیە ئێمە گەرمانە وڵاتەکەمان پێشخین پێویستە گرنگێکی تەواو بە کەرتی خانوبەرە بدرێت چونکە هەستیاترین کەرتە. بەڵێ اینجا من بەوردی پرسیاریەوەم کرد کۆمەڵەکە چی پێشکەشی نووسنگەکان و ئەندامەکانی دەکات بۆ هاوڵاتیان چۆن دەتوان سوود لەم کۆمەڵی ئێوە ببینن و لە چ کاتێکدا ئەگەر وەک سەردانکردن بێ سەردانچان بکەن لە چ شوێنێک یا کۆمەڵەکە تایبەت چ کارێکتان کردو بۆی هاوڵاتیان بە ئاگاتر بن مامەڵەی دروست لە مامەڵەی نادروست چۆن لێک جا بکەنەوە بۆ تاک چیتان کردووە؟ زۆر جوانە پرسیارەکەی بەڕاستەوە ئێمە هەر کەسێک ئەبێ بە ئەندام لای ئێمە مۆڵەتێکی پیشەیی پێ ئەدرێت بە ڕوانامەیەکی کارکردنی پێ ئەدرێت ئەم بە ڕوانامە کارکردن لەسەر ئەساسی دروستی هەموو ئەولاتەکانی لە جگا فەرمەکانەوە کاتێک کەسێک مۆڵەتێکی نوێیە کاسێک خاوەنی ئۆفیسێک و شوێنێکی دیاری هەیە ئێمە بە ڕوانامەی پێین پێناسی بۆ ئۆکەین هەر هاوڵاتێکیش ئەو کاتە بیەوێت مامەڵە بکە ئەتوانێت ڕاستەخۆ لە نووسنگەکان داوای بڕوانامە بکات داوای مۆڵەتەکەی بکات و داوای ئۆفیسەکەی بکات بۆ چونکە کەسانێک هەیە بە شێوازی ئۆنلاین کارەکەن مڵچێک بۆ جەنابەت ئەدۆزنەوە مڵچێک بۆ جەنابەت ئەکڕن هیچ شوێنێکیان نییە سبێن ئەگەر گرفتێک بۆ بەڕێستان دروست بوو بۆ هاوڵاتێک دروست بوو نازان ڕووبکەنەوێ بەڵام کاتێک ئێوە پەیوەندی بە ئێمەوەکەن ئێمە لە هەر سنوورێکی دەمو سنوورەکان لە شاری سلێمانیا بە تایبەتی پێتان ئەڵێن ڕووبکەنەوێ لە چکەڵکە مامەڵە بکەن و مڵکی گونجە وەگرە کەسێکی یاسای مامەڵە بکەن ئەم شتە زۆر زۆر گرنگ بوو کەواتە ئەمە ورتر و ڕوونتر هەموو هاوڵاتیان ئەمە گرنگە بیزان کەواتە ئەگەر چوینە هەر نووسنگەیەکی کڕین و فرۆشتنی خانوبەرە چاو بگێڕین بۆ کام بڕوانامەیە بزانین هەڵواسرا بێ بۆی دڵنیابین دواتر لە ڕێگەی ئەوە پەیوەندی بکەینەوە بە ئێوە یاخود سەرچاوەیەکی باوەڕ پێکراو بێ بۆ ئەوەی کە من مامەڵەکەی خۆم لەگەڵ ئەم نووسنگەیە بکەم. کڕینی مڵک و پێدانی پارە بە مڵک هێندە ئاسان نییە تۆ بە ئاسانی لە دەستی بیت. کڕینی مڵکێک لە ئێستا کەمترین پارەکە تۆ بییت ئەبێ سەر و $10,000 بۆ کڕینی پێشەکیەکی نیشتەجێبوون بێ یاخود سەر و $50,000 بێ بە مڵچێک بۆ نیشتەجێبوون بۆیە زۆر ئاسایە کاتێک تۆ مامەڵە لەگەڵ کەسێکاکەی یەکەم هەنگات داوای مۆڵەتەکەی بکەیت ببینی بزان ئایا ئەو مۆڵەتە پیشەیی وەری گرتووە بەروارەکەی بەسەر چووە بەسەر نەچووە خاوەنی مەرجە یاسایەکانە و دواتر ئایا ئاراستە دەکات بۆ لایەنی جیەتی فەرمیەکان و دواتر داوای بڕوانامەیەکە ئایا بە شێوەستێکی پیشەی ئەم کەسە مامەڵاکە ئەگەر مەرجەکانی تیا بوو بەبێ ترس مامەڵی لەگەڵا بکەن و مامەڵە ئەنجام بن بەڵام کەسێک ئەزانی هیچ باگراوندێکی نییە و هیچ ئۆفیسێکی نیە و تەنها بە شێوازێکی دەستگەر هاتووە بۆ تێکدانی بازار تکە لای دوورکەونەوە دواتر زەرمە دەبن فریوەخۆن. بەڵێ دەستت خۆش بێ ئەنجا هەندێک پرسیار بکەین بۆ ئەوەی بزانین چی بکەین هەمومان حەزەکەین بین بە خاوەن ماڵ و مڵکی خۆمان کاتی کڕین و فرۆشتندا یاخود بۆ بازاری ئێستای کوردستان دەبینین کۆمەڵێکی زۆر باڵەخانەکان و شوقەکان هەیە زەوی و خانوەکانیش بە هەمان شێوە هەیە بە سروشتی جوگرافی و لەگەڵ شێوازی بیرکردنەوەی ئێمە تۆزێک شتەکان تێکەڵەیەک دروست بووە ڕوونترەوەی ئەمەیە بێڵم قسەیەکی زۆر باو هەیە لە ناو خەڵکی لەلای ئێمە دەڵێ شوقە مڵک نییە زەوی مڵکە ئەمە هی خۆت نییە ئەوەی خۆت نیە بۆ ئێستا و بۆ ئەم سەردەمەی ئێستا تۆ بەپێی ئەزمموی خۆت و ڕاوێژی خۆت بۆ هاوڵاتی ئامۆژگاری چیان دەکەیت لە کڕینی مڵکدا شوقەکان باشترن یاخود زەویەک و خۆی بیکا بە خانوو بەپێی تێڕوانینی تاکەکان بەپێی داهاتی تاک قەراردان لەسەر کڕینی مڵک ئەگۆڕێت بەڵام جێگەی خۆشحاڵی ئێستا کەرتی خانوبەرە زۆر پێشکەوتووە و هیچ سەردەمێ هەندەی ئێستا و هەندەی ئەم قۆناغا کار ئاسانی بۆ هاوڵاتیان نەکراوە لە کڕینی یەکەیەکی نیشتەجێبوون بەڵام جێگەی داخیشە کۆمەڵە کەسێک کە لە ئاستێکی خوارد هێڵی مامناوەندیەوە ناتوان ببن بە خاوەنێکی نیشتەجێبوون بۆی ئەکرێت کار ئاسانی زیاتر بکرێت بەبێی داهاتی تاکەکە و باسمان کرد ئەگۆڕێت کەسێک هەیە پێی حەزی لە ژیانێکی ئارامترە و پێویستە بڕاتە پرۆژەی نیشتەجێبوون هیچ کێشەیەکی نییە هەیە حەزی لە ژیانێکی کۆمەڵایەتیە و لە گەڕەکانە نیشتەجێبێت زۆر زۆر ئاساییە بۆیە ئەگەڕێتەوە سەر ئەو کەسەی کە بڕیارەیە مڵک بکرێت تۆ بە داهاتێکی کەم ناتوانین ببی بە خاوەنی یەکێکی نیشتەجێبوون داگەڕەکەکانە و ناتوانانی بە مەبلەغێکی کەم لە ماوەیەکی خێرایە ببی بە خاوەنی شوقەیەک لە پرۆژەکانە بۆیە پێویستەکە کەسەکان ڕاوێژ وەرگرن پێشتر بەپی کاتە کەسێکێتە لا ئێمە و کۆمپانیاکی ئەقارات و ئەزمموی چەند ساڵمان هەیە ئەمە بەبێی داهاتەکەی بەپێی شوێنەکەی قەراری بۆین ڕاوێژی پێکەین
و پێی ئەڵێن چی بکڕێت بەڵام تۆ بتێ بە پارێکی کەم و خێرا پرۆژێکی نیشتەجێبوون دەستکرد بەداخەوە بەڵام خەڵکانێکە لە سەرەتای ژیانانە پیان خۆشە بڕۆنە ژیانێکی ئارام هەموو خزمە گوزاریان تیاابێ ئەژنە پرۆژەکە و خەڵکیی شەیە لایانی کۆمەڵەتی بەهێز ئەچێتە گەڕەکەەکە بووە دووبارەکەەوە سەر بیرکردنەوەی تاکەکان بەڵام بەر لەوە تۆ پرۆسێکی هەستیارە پێویستە ڕاوێژ بە کەسانی بە ئەزمون بکەیت و پرسیار بکەیت بۆ ئەوەی دڵنیابی لەو داهاتی کە هەتە ئەگەر بکری هاوڵاتیان بتوانن ئەو پرۆژانە دەستنیشان بکەن کە لە تەوابوونان یان نزیکن لە تەوابوون زۆر باشتر و لەگەڵ کەسانێکان مامەڵە بکەن کە جێ ئیعتیبار و سیقەی بازاڕن زەرمەند بۆ خاوەن پرۆژەکان لە هەمان کاتە بابەتی ئەمە مەبەستێکم نییە لەسەر ئەوەی کە بڵین مەسەلەن شوقەکان یەکێکیان لاواسرێکێکیان بە ئێسترێکێکیان بە نرخترێکە بەڵام لە ڕووی ئەوەی کە ئەو تێگەیشتە بۆچی لە لای خەڵکی ئێمە هەیە ئەڵێ ئەمیان مڵک نێویان مڵکە ئایا شوقەکان لە لای ئێمە ناکرێ بە ناوی کەسەکانەوە یاخود چۆنە ئەو مامەڵەی لە لای ئێوە ڕێک دەخرێت کاتێک کە تۆ شوقەیەک ئەفرۆشی بە کەسێک وەک چۆن زەویەک دەفرۆشی یاخۆ خانوێک دەفرۆشی وەکو پرۆژەی نیشتەجێبوونەکان مادەم پرۆژەی وەبەرهێنانە دوای چەند ساڵێک لە دوای تابوونی ئەقسادەکانی ڕاستەخۆ وەکو خانوێک تۆمارەکرێ بە ناوی هاوڵاتیەوە هیچ ئەشکێشەیەکی کاتە مڵکێکی نەخێر مڵکە بەڵام هاوڵاتی وا بیرەکاتەوە حقیقەتەن مڵچێکی گەڕەکەکان مڵچێکی حقیقیترە توانای ڕاست و کەوت و تەسەڕفیۆکردنی ئاسانترە لە یەکێکی نیشتەجێبوون بەڵێ سنووردارترە لە پرۆژەکانی نیشتەجێبوون بەڵام پرۆژەکانی نیشتەجێبوونیش خەڵکێکی زۆر کڕێتی و توانای بکڕین و فرۆشتنیشی هەیە بەڵام دووبارەکەڕێتەوە سەرەوەی تۆ قەرار لەسەر چی چۆن ئەیکڕیت بەڵێ شتێکێکە بەلامەوە گرنگە لە ئێستەی کوردستان کە دەبینین کۆمەڵێکی زۆر لە غەیرە کوردەکان بە تایبەت عەرەبەکان زۆر بە ئاسانی لێرە مڵک دەکڕن کڕین و فرۆشتنیان بۆ دەکرێت و ئایا ئەم شتە چۆن ڕێکخراوەوە یا هەبوو کۆمەڵەکەیەوە چۆن مامەڵەی لەگەڵ دەکەن و ئەنجا شتێکی ئاساییە لە وڵاتانی دیکەش لە شوێنەکانی دیکەش بۆ ئاسانی کەسانی بیانی دەتوانن ئەو مامەڵێ بکەن هەرچەندە بۆ ئێمە نازام ئەگەر عەرەب لە بەروی ئێمە هێشتا لە چوارچۆ سنووری عێراقداین بە بیانی هەژمارکردن یاخود ئێمە جێگەی خۆشحاڵیە خەڵکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستانەکەن بۆ کڕینی مڵک بە تایبەتی هاوڵاتیانی خواروی عێراق بەڵێن سەردانمانەکەن و شتێکی زۆر زۆر ئاساییە بەڕای ئێمە بۆ ئێمەمانە کەرتی خانوبەرە پێش بخەین و بتوانین داهاتێکی زیاتر داغڵی هەرێمی کوردستان بکەین زۆر زۆر ئاساییە هاوڵاتیانی کوردیش ئەڕۆنە دەرەوەی کوردستان مڵکەکردن لە بەغداد مڵکەکردن لە بەسڕای کردنەوە شارەکانی کە ئیکردن و دەنانەت لە دەرەوەی وڵاتیش مڵکەکردن چۆن ئەم حەقە بە خۆمان دراوە ئاساییە لە دەرەوەی مڵک بکڕین قەیچەکە بە هاوڵاتیەکەیش بێتە کوردستان و مڵک بکرێ بەڵام ئەوش کۆمەڵە ڕێکاری یاسایی و ئەمنی هەیە لایانی حکمی خۆی لەگەڵا ئەیگرێتە بەر و ئێمە ئاگاداری لایانی تایبەتمەند دەکەینەوە لە کاتی مامەڵەیەکی مڵکە بۆ هاوڵاتێکی غەیرە کورد وەکار ئاسانیشی ئەکرێ وەڵام بە شێوازێک کە کێشە بۆ لایانی ئەمنی دروست نەکا و کێشە بۆ لایانی کۆمەڵەکەمان دروست نەکات زۆر زۆر ئاساییە بەڵێ سەبارەت بە ئەو مامەڵەکردانەی کە لە کاتی ئەوە دەکرێت مەسەن لە کاتی کڕینی مڵکێک یاخود فرۆشتنی لە ناو نووسنگەکان دەبینین هەم بەپێی یاساش لە گرێبەستێک هەیە ڕێژەیەک دانراوە بۆ ئەو نووسنگەی ئەم مامەڵەیە دەکات بەڵام هەندێک جار ئەم ڕێژەیە گۆڕانکاری بەسەردادێت خاوەن نووسنگەکە هەندێک جار ڕەنگە بەپێی کەمی زانیاری کەسی کڕیار یا فرۆشیار گۆڕانکاری بکرێت ئەمە لە لای ئەوە چۆن داڕێژراوەوە و بڕە تەندروست و ڕاستەکە چەندەکە کەسێک کڕیارێک زەویەک دەکڕشتێک دەکرێت لە نووسنگەیەک چەند بدات بەو خاوەن نووسنگەیە بەپێی یاسا ئێمە لە ساڵیەک لە کڕیار و لە فرۆشیار وەرەگری واتە سەڵا دوو کۆی نرخی گشتی ئەو مڵکەیە وەرئەگرین بەڵام ئەمە کەمترین ڕێژەیە بەراورد بە وڵاتەکانی دراوسێمان بەراورد بە وڵاتانی جیهانی کە کەمترین ڕێژەیە بە حکمی ئەوەی ئێمە وڵاتێکی لایانی کۆمەڵاتی زاڵە بەسەرمانە زۆر جار خاوەن نووسنگە و ئاقارەتەکان زەرمەند ئەبن لە بڕ لە سایەکەیش وەرناگرن بگرەکار ئاسانی ئەەکەن بۆ جێبەجێکردنی مامەڵەکان بۆیە بەڕاستی پێویستەکە هەموو ئاقارەتەکان بێنە کۆمەڵی نیوەنگیری بۆ ئەوەی بە شێوازێکی فەرمی یاسایی ئەم ڕێژە لە سایەکە بەرزکەینەوە و سابتیکەین بووە لەم حاڵەتەیە هاوڵاتیان ڕەنگە زۆر پێیان خۆش نەبێت چونکە بۆوان زیاترەکەوێت بگرە من پێم وایە کەسێکە بە واقعی لە حقیقەتی مامەڵەی مڵک و لەگەڵ نێوەنجیرێکی حقیقیە مامەڵەکە پێی خۆشە زیاتر بات چونکە کەسێک لە لای ئێمە و مامەڵە ئەکات بە شێوازێکی یاسایی سەرۆت و سامانەکەی مڵکەکەی ئەو بڕەپارەهەیەتی پارێزراوە و ئێمە ئەتوانین مامەڵێکی تەندروست بە مڵکەکەیەوە بکەین و تۆ لە دنیای کاتێک مبلغی پارە بیتە هەر شوێنێک
عمولەیەکت هەیە ئێمە کاتێ مامەڵە بە مڵچێکەوە ئەەکەین و پارێزگاری لەو مڵکەکەین و پارێزگاری لە پارەی کڕیارەکەیشەکەین بۆی حەقی خۆمانە ئێمە پرۆسەکە پرۆزێکی دوور و درێژە شێوازی مامەڵی مڵک گۆڕاوە کوژە شێوازە کلاسیکە کۆنەکەی نەماوە ئێمە هەر لە سەرەتاوە تا کۆتایی تا قۆناغی بەناوکردنی مڵکەکە لەگەڵ کڕیار و فرۆشیارە ئەمینێنەوە و ئەرشێکی قورسمان لەسەرە و ئامانەتێکی زۆرمان لەسەرە بۆیە بەڕای ئێمەکو لە بازاڕای ئەو ڕێژەیە زۆر کەم بەڵێ ئەو ڕێژەیە گۆڕانکاری بەسەردا نایێت بە پێی جۆری مامەڵەکە و بڕی مامەڵەکە چونکە هەموو دەزانی ڕەنگە پارچەیەک زەوی لە جێگەیەک نرخی 10 پارچە زەوی جێگەیەکی دیکەی هەبێت مڵکەکان کە نرخیان بەرزە بێتەوە ئەبێ مڵکێکی بازرگانی بێت وەکو قانون لە سەدایەکە هەنەجار ڕێکەوتنی پێشوەختەی خاوەمڵک و نووسنگەکەیە یا کڕیار و نووسنگەکەیە کاتێک کڕیارێکێتە لای ئێمە مڵچێک ئەکرێت کە لە ڕێگەی ئێمە نرخێکی حەقیقی بە مڵکەکە لە زەرێکی بۆ نمونە $10,000 ئەگەڕێتەوە ئەبێ بەلای ئاسایی بە $1,000 بابە خاوەنی نووسنگێک و بە پێچوان کاتێک کڕیا فرۆشار مڵچێکی هەیە نرخێکی حەقیقی بازاڕی پێ ئەدرێت و ناڵی زەرمەند بێ بە هەرزان فرۆشی مڵکەکەی حەقی خۆیەتی حەقێکی تەواو بە نووسنگەکە و پێویستە ئاماژەش بۆ بەم ئێمە وەکو کۆمپانیای خۆمان و کۆمەڵە دۆستی و برادری کە لە ئەندام لە ڕێکخراوەکەمان بێ بەرامبەر لە دەستی یەکی پرۆژەکان واتە ڕاستە خۆ بەرکەوتەمان لەگەڵ خاوەن پرۆژەکان هەبێت بەبێ هیچ بەرامبەرێک کار ئاسانی لە هەڵبژاردننی یەکەیەکی گونجاو لە ڕووی نهۆم ڕوبەر و پرۆژەکە ئەەکەین بۆ هەڵاتی بێ ئەوە یەک دینەر لە هەوڵاتی وەرگین تەنهاوکو ڕێخستنی مامەڵەکە و ئێمە ئەزانین بەڕاستی چیەکێکی بۆ هەڵبژێرین سبەینە کەسەکە بێ مڵکەی بفرۆشێتەوە نەقدی لێ نەگیرێ و بتوانێت بە ئاسانی بیفرۆشێتەوە دواتریش هەر دەتوانێت خۆی بێت لای بێتەوە لای خۆتان ینی بە هەمان شێوە بۆ فرۆشتنەوەی و بۆ ئەو جارێکی کە ڕاوێشتان پێ بکاتەوە خاوەن پرۆژەکان هەموو یەکەکانیان هەموو شوقەکانیان بۆ ئەوە نێکێکە بەڵام ئێمە ئەزانین چ ڕوویەک باشە چ نهۆمێک باشە و ئێمە ئەتوانین هەڵبژاردنێکی دروستان بژێرین شتێکی دیکە لە ئێستادا دەبینین پرۆژەکان لەگەڵ زۆر جار دەبین لە مارکتینی خۆیاندا بەراوردکردن یاخود ئاڵوگۆڕکردنی زەوی بە یەکێکی پرۆژەیەک بە پێشەکیەک ئەمە مامەڵەیە تا چەند دروستە یاخود سەری گرتووە ئەمە کارێکی با هەنگاوێکی باشە یان چۆنا خەڵکی بەرەو پیری ئەمە دەڕۆن چونکە دەبینین هەیە زەویەکەی هەیە دەڵێت وەرە زەویەکەت لێ ئەکڕینەوە یەکێکت پێ دەدەین ڕەنگە ئەمە بۆ هاوڵاتێکی ئاسایی بە پێی پێویست نەتوانێت ئاگاداری ئەم ڕەپارەیە بێ ئەمیان ئەم قەبڵاندنە هەر بەو جۆرە بێت بازاڕی کڕین و فرۆشتن بازاڕێکی ئازادە خاوەن پرۆژەکانیش بە هەمان شێواز بە ئازادی مامەڵە بە مڵکەکانیانەوەکان و بۆ ئەوەی پارێکی خێرای دەستکەوێت بە شێوازێکی نەقدی ئامادەی مڵکی خەڵکی لە دەرەوەی پرۆژەکان وەرگێتەوە بەڵام ئەبێ مڵکەکە مۆڵەتدار بێت بۆیە ئەبێ هاوڵاتیان لەم حاڵتە ئاگادار بن بزانن مڵچێک سەرۆتێک ئەخەنە شوقەیەکە و ئایا لە داهاتووە ئەم بڕیان بوو ئەکاتەوە هەرچەندە ئێستا ئێمە خاوەن پرۆژەکان مەبلەغێکی زیاتر لە نرخی حەقیقییان بە مڵکەکە بەڵام لە بەرامبەریشە پارێکی زیاتر وەرەگرن لە بڕی پێشەکی بۆیە هاوڵاتیان زۆرجار سوودمەند دەبن بەڵام هەنێ هاوڵاتیش هەیە بەڕاستی بڕیارێکی هەڵەیە ئەچێتە کرێچێتیە و بۆ ئەوی چاڕگە 4 ساڵێکە مۆڵکەکەی تەواو بێت بۆی ئەبێت زۆر بە هەستیاری ینی دڵنیا بن چۆن پێویستەکە کەسێکە ڕاتە لای دکتۆرێک دوور بێت پسپۆڕێکی تایبەتی هەیە بۆ چارەسەکردنی نەخۆشیێک بۆ مامەڵەی مڵک کە مامەڵەی چی مەسیریە تۆ لە ژیان تا 1-2 مڵک مامەڵاکەی خۆ بۆیە پێویستەکە ڕایش بە کەسی شارەزا بکە و بە ئەزمون بکە و بزانێت چۆن هەنگاوانێ بۆ کڕینی مڵکەکەی وەسەر جەمڕەکاری یاساکانی لەگەڵا بگرێت زۆر باس لەوە دەکرێت و دەنگۆی ئەوە هەیە لە بری پرۆژەکان ئێس ڕۆژە دو ڕۆژ زۆر زیاتر دەکەن و ڕێژەیان زیادی کردووە بە جۆرێک شاریان گەورە و فراوان کردو ئەمە تا چەند کاریگەری لەسەر دابەزینی نرخی ئەو شوقانە دەبێت و هاوڵاتیان دەبێت پێشبینی خۆیان چۆن بکەن بۆ ئەوەی ئەگەر مڵکەکەیان ئایا دواتر بەرەو دابەزینێکی زۆرتر دەڕوات یاخود وەک خۆی دەمێنێتەوە بەهۆی ئەوەی ئێستا مۆڵەتی پێدانی پرۆژەکان ڕاگیراوە هەنێ پرۆژە هەیە کە ئێستا دەست بەکارە بن پێشتر مۆڵەتیان وەرگرتووە ڕاستە پرۆژەکان زۆر بوون بەڵام لەگەڵیشە هەلی کاری زیاتری ڕەخساندووە و خەڵکێکی زیاتر سوودمەند ئەبێ بەڵام لە چاو خۆیان بەڕاستی نرخەکان بەرزە پێویستە خاوەن پرۆژەکان ئەوکو داوایەکە وەکو کۆمەڵی نێونگیری داوایان لێکەین پێداچوونەوە بە نرخی کۆی گشتی یەکەکانیان نابکەن نرخەکان دابەزێن بۆی هاوڵاتیانێکی ئاسایش بتوانن ببن بە خاوەنیەکەیکی نیشتەجێ بوون وەستانی بازاڕیش پەیوەندی بە ئەو دۆخە سیاسی و ئابوووریەیە کە ئێستا هەیە بەڕاستی ئەگەر ئەم دۆخە چارەسەر بێت ئەم پێویستمان بە یەکەی نیشتەجێبوونی زیاترێت چونکە بەردەوام هاوڵاتیان و خێزانەکان لە زیاد بوونە
و پێویستمان بە یەکەی زیاتر هەیە وەکو پێویستی بازار پێویستمان بە یەکەی کەیە بەڵام پێویستە سنووردار بکرێت بەپێی پلان بخرێتە بازار. ڕاستە هێشتا ڕێژێکی زۆریش لە کرێچیمان هەیە کە ئەمانش پێویستیان بۆیە ببنە خاوە مڵک و ماڵێکی خۆیان. بابەتی بەکرێدان تا چه ئاستێک لە کۆنتترۆلدا بە ئاسانی خانووی خان و شوقی کرێ دەست دەکەوێت کە زۆر جار ئێستا دەڵێن بە ئاسانی دەست ناکەوێت و هەندێک ڕێکاریش هەیە پێم وابێ لەم دوایانەدا هەندێک گۆڕانکاری ڕوویدا لە ئەو پێویستیانە کە کەسێک دەوێت خانوویەک ماڵک بەکرێ بگرێ ئەوانە چین؟ بەداخەوە ئێمەستا لە قەیرانی مڵکی کرێداین مڵکی کرێ بە ئاسانی دەست ناکەوێت نرخەکان بەرزن پێویستە ئەوانەی کە خاون مڵکن ڕەچاوی باردۆخی هاوڵاتیان بکەن بتوان بە نرخی کەمتر مڵکەکانیان بەر بکرێ وەکو مەڵێک ڕێکاریش لە بەرامبەر هاوڵاتیانە ئەگیرایە بەر پێشرسانسە کاراسانی کراوە بۆی ئەستۆپاچی باجی دەرامەت بێنێت جا مڵکەکەی بتوانێت با بکرێ ئێستا کاراسانی کراوە بەڵام بە ئام بە شێزی گشتی مڵکی کرێ زۆر کەمە هاوڵاتێکی زۆر ڕۆژانە پەیوەندیمان پێوکە بۆ مڵکی کرێ و دەست ناکەوێت و نرخەکان بەرزە و پێویستەکە پلانێکی زۆر باش هەبێ بۆ ئەوەیە قەیرانی کرێ نەمێنێت. لە ئێستادا لەم 1-2 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێکی گرنگ و گەورەی نا و هەوڵێکی دا کە ئەویژە بوو زەوی بەسەر فەرمانبەرانە دابەشکرا هەندێکی دابەشکرا هەندێکی باز دەکرێت هێشتەما تا چەندەمە کاریگەری دروست کرد لەسەر ماوەڵەکانی کڕین و فرۆشتن بە شوێ گشتی لەسەر ئاستی خانوبەر. وڵا هەواڵەکە دڵخۆشکەرە بەڵام نیگەرانی هاوڵاتیانیشی هەر لەسەرە ئایا لە کوێ زەوەکان وەرەگرن ئایا چ کەسێ سۆنمان دەبێت ئایا خەدەماتی کەیپی ئەگە ئەم شوێنانە بەڵام ئێمەش حقیقەتێکە بمانەوە سنووری شار فراوان بێت پێویستە ڕەچاوی ئەوە بکەین قۆناغ بە قۆناغ شار فراوان ئەبێ و ئەبێ هاوڵاتیان سەبر لەسەر ئەوە بکەن کە درەنگتر خەدەماتیان پێگا بەڵام جێگەی دڵخۆشیە کۆمەڵە فەرمان بکە تا ئێستا خاوەنی هیچ یەکێکی نیشتەجێبوون یاخود هیچ پارچە زەویەک نین ئەبن بە خاوەنی زەوی جێگەی دەستخۆشیە بەڵام جێگەی نیگەرانیشە ئەبێ مڵچێکی بە بەها بدرێ بە هاوڵاتیان مڵچێک نەبێت کەسەکە زەرارمان بێتە بەڵام جێگەی خۆشحاڵیە و شار بەرە فراوان بوون. تا چەند لەگەڵ ئەوەدان کە هاوڵاتیان بەتایبەتەوە کەسانی کە داهاتێکی دیاریکراویان هەیە لە ئاستێکی لە ئاستی مامناوەند و بەرەو خوارەوەی کۆمەڵگەن ئەگەر بێت و مڵکێکیش بکڕن لە دەرەوەی شاریش بێ تا چەند لەگەڵ ئەوەدان کە چاوەڕێ بکە بۆی ئەو مڵکەی نرخی بەرز بێتەوە ڕوونتر بڵم کەسێک کە پارچەیەک زەوی دەکڕێت تا چەند ساڵ ئاساییە چاوەڕێکا بۆ ئەوی بیفرۆشێتەوە ئایا کاتێکی دیاریکراو هەیە بۆ نمونە تا 10 ساڵ ئەگەر ئەو نرخە بەرزتر نەبوو لە دوای 10 ساڵی تر بەتەمانە بێ ئەمە چۆنە؟ خۆی ئەوەی ئەمە ئاگاداری بازار بین بەردەوام نرخی مڵک لە بەرزبوون و لە جێگیری بوونە هەیە بە تایبەتی دەرەوەی پرۆژەکان هاوڵاتێکش بیەوە بەرهێنان کات لە کڕینی مڵکە هیچ کاتێک هیچ کەسێک لە کڕینی مڵکە زارارمان نەبووە کاتی ئێستا مڵکێک کڕی بۆ نمونە بە 4 دەفتەر دۆلار کاتێ نرخ بەرز بێتەوە بەتەنها ئەو مڵکەی جەنابەت بەرز نابێتەوە هەمووی بازار بەعام بەگشتی ئەو سنوورە بەرز بێتەوە کو کاتێ دابەزێ مڵک بە هەمووی بەهاکی دابەزێ بۆیە کاتێ تۆ پلانت هەیە بەپێی ئەو داهاتی خۆت بەپێی بیرکردنەوەی خۆت پلاندانی بۆ ئێستا زەویمان هەیە لە دوورە دەستە لە خەدەماتەوە لە بکەوێتە دەرەوەی شوێنە خزمە گوزارەکانەوە تو ئەتوانی بە نرخێک بیکڕی و چاوەڕێکی لە داهاتوە کاتێ خەدەمات کاتێ خەڵکێکی زۆر ڕۆکات ئەو سنوورە مڵکەکە بەرز بێتەوە بەڵام کاتێ تۆ کڕینێکی هەڵا ئەنجامی لە شوێنێکی نەگونجاوە دڵنیا بە زەرەرمان دەبی بۆیە پێویستی بە ڕاوێژە هەیە ئێمە ناتوانێت تەحدیدێکین بڵێن فلانە شوێنە مڵکەکە بکڕێزە باشە کاتێک کەسێکێت بەپێی داهاتەکەی ئێمە قرار ئەینە سەرچی لەکوێ بیکڕێت و ئایا بۆچی ئەیکڕێت دەستەکان خۆش بێت داهاتوی خانوبەرە و کڕین و فرۆشتن و مامەڵەکردن بە شوی گشتی چۆن دەبینن چاوەڕێ دەکەن بگابەچی لە کوردستاندا ئێمە هەمیشە گەشتبینی سوپاس بخوا بمەتوان باسی شاری سلێمانی بکەم هیچ پرۆژێکی نیشتەجێبوون لە سلێمانیا پەچی نەکەوتووە و بە ئیش نەکردن نەوەستاوە بەردەوام ئیشیان تیا ڕەنگە کۆمەڵی پرۆژەمان هەبێت لە کاتی وادەی خۆیان تەخیرتر بێت لە تەواوبوونەکەیە بەڵام بەعام باشە بەرەو باشترە ڕۆن بەڵام دۆخێکی نەخوازراو هەیە ڕووی لە هەموو کەرتێ کردووە کەرتی ئێمەش کەرتەکەمان هەستیارە بە دەرنیە لەو بەردۆخە بەڵام پێشبینیەکەین بەرەو باشتر بڕوە بەڵام پێویستی بەڕێخستنەوەی بازار هەیە بە پلانێکی باشێ لەلایەن حکوومەتەوە و پێویستی بەڕێخستنەوەی کەرتی خانوبەرە هەیە بەڕاستی ئێساکە هەڵایەکی ناتەندروستی سۆشیال میدیا هەیە کۆمەڵە کەسانی نابەرپرست ڕکلامی ناڕاست ئەکەن و خەڵکی فری ئەدەن پێویستەکە ئەم سنوورێک بۆ ئەم بابەتە دابنرێت
بۆ ئێ هەمومان پێکەوە بتوانین کارێ بکەین هەموو هاوڵاتیان بتوان ببن بە خاوەنی مۆڵک و بتوان مامەڵێکی تەندروست ئەنجام بن و پێویستە حکوومەت پلانی هەبێ هەم بۆ کرێنشینان لەگەڵ هەم خاوەن پرۆژەکان بتوانن پێداچوونەوە لە نرخەکانیان بکەن هەرچەندە ئێمە سوپاسی هەنێ خاوەن پرۆژەکەین بەپێی بارودۆخی ئێستای موچە و بازار قیستەکانیان وەرەگرن بەکار ئاسانێکی زۆر کراوە بەڵام ئینشەڵڵا ئەمە گەشتبینین و کارتی خانوبەرە کارتێکە قسەیەکی باو ئەڵێ نەخۆشەکەی بەڵام قەت ناورێت و بەردەوام ئینشەڵڵا بەرەو پێشتر ڕات ئینشاءڵڵا من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ بەرزتان دانیشتم کاگەر دەڵان و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم بۆ خۆتان بۆ کۆمەڵەکەتان لە کۆتایی ئەگەر شتێک ماوێ مەبەستان بوو بێ باسی کەن و من نەمپرسی بێت کاتی کۆتایی پرۆگرامەکە دەبەخش بەجەرات وڵا سوپاسی جەنابتانەکەین دەستان خۆش بە من دوو بابەتێ باسی بکەم یەکەمیان تکایەکی برایانە و هاوڕێیانە لە بینەرانەکەم لەوانی کە بینەری ئەم بەرنامەی جەنابتانن لەگەڵ کەسانی پسپۆڕ و شارەزا مامەڵە بکەن بۆ ئەوەی بەدوور بن لە زیان و لێکەوتە خراپەکانی مامەڵەکانتانە و بتوانن بزان لەگەڵ کەسێکا مامەڵەکەن خاوەنی مۆڵەتی یاسایی و ڕسمی بێ بۆ ئەوەی مامەڵێکی دروست ئەنجامن و دواتر من سوپاسی جەنابتان مهم ئەو کەناڵانەکەم کە گرنگی بە بابەتی خانوبەرەیەن و بتوانین هەمومان پێکەوە کارێ بکەین کارتی خانوبەرە بەرەو پێش بڕین. دەستان خۆش بێ مشتپاسیەوەکەین زۆر سپاس بۆ جەنابتان کاگەر دەڵان عوسمان کە بەڕێزیان جێگیری سەرۆکی کۆمەڵی نێوەنگیری دوا ڕاوێژکاری خانوبەرە لە سلێمانی و بابەتی ئەمڕۆمان هیوادارم کە بە جۆرێک بوو بێت هەمووان ئاگاداری ئەو بوون بەرچاو ڕوونێکی باشیان هەبێ وەکو کاگەر دەڵان خۆشی ئاماژەی پێدا کڕین و فرۆشتنی مڵکێک هەرەوەندە ئاسانیە بۆیە زۆر بە وریایی و ماوەڵە بکەن لەگەڵ ئەو نووسنگانە و ئەو کەسایەتیانەی کە ماوەڵەکەتان بۆ ئەنجام دەدەن و باشترین شتیشە ڕاوێژکاری و لە ئێستادا خۆشبەختانە کە بوونی کۆمەڵە و بوونی ئەو شوێن و لایەنانە کە هەبێت کە کەسێک بتوانێت سەردانیان بکات. هیوادارم هەمیشە بەختەوەر و سەلامەت بن تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم.